کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەشی دەیەم. ئێزەتی تەل لە سولەیمانی لیرەیەکی دابوو بە عەلیە تورکە بیبە بۆی ورد کاتەوە. ئەویش ئەڕواون ئەبێ لە پاش 4 ڕۆژ ئێزەت چاوی پێ ئەکەوێتەوە پێ ئەڵێ عەلی کوا لیرەکە؟ ئەویش ئەڵێ ئەمە 3 ڕۆژە بە شوێن تا ئەسوڕێمەوە، وەرە تا حسابەکەت بدەمێ. عەلی حیسابی چی؟ لیرەم پێ داوی بۆم ورد کەیتەوە، ئیتر حیسابی چی پێ ئەوێ؟ ئاخر بێ قەزابی تۆ سەبرکە، هەر ئەو ڕۆژە چووم بۆم وردکەنەوە، 6 تارانیم لێدا بە کەباب خواردم. باشە باقیەکەی بێنە. بێ قەزابی ئاخر سەبرکە تا حسابەکەت بدەمێ، 18 تارانیشمدا بە جووتیە کەوش لە پێم کرد. باشە ئەوی تری بێنە. ئاخر قوربان تۆ تۆزیە ئارام بگرە حتا بە پوختی حیسابەکەت بدەمێ. کورە غەزەبی خوا حیسابی چی؟ من کەی حیسابم لەگەڵ تۆ هەیە؟ لیرەم پێداوی بۆم وردکەیتەوە، ئیتر چی حیسابێک؟ هۆ بێ قەزابی تۆ گوێ بۆ پیاو ڕاناگری. ئادەی فەرموو بزانم. ئەی ئەمە 3 ڕۆژیشە بە شوێن تا ئەسوڕێمەوە، بۆ ئەوە باقیەکەت بدەمێ. ئاخر ناڵێیت بە چی ژیاوە، لەم 3 ڕۆژەدا خۆ گوم نەخواردووە، ئەوی تریشم خەرج کرد. ئەوە ئێستا بەرچاوم کەوتی هیچ نەما بدەمێ. من ئەڵێم سەبرکە با حیسابەکەت بدەمێ، سەلامەت بی، تۆ هەروە لە هەموو شتێکە بەپەلەی. اینجا ئێزەتیش ئەڵێ 10 ڕۆت ڕەش بێ بۆ خۆت و بۆ لیرەیەک کە بۆت ورد کردمەوە. قسە دێ و قسە ئەبڕێ ئەم عەلیە تورکەیە پۆستەچی بوو لە تەلخانە لە بەردەستی ئێزەتە. جارێکیان باسی پیاوی ئیختیار و بە عومر ئەکرا، کاک ئەوڵای عەزیزی هەمەوەن گێڕایەوە وتی جارێک لە ئەدەنە ڕێمان کەوتە دێ کابرایەکی ڕیشماش و برنجی لە بەردەمی مزگەوتەکەدا ئەگریا. لێمان پرسی بۆچی ئەگری؟ وتی باوکم لێی داوم. ئێمەش وتمان سەیرە، با بچین بۆ لای باوکی ئەم کابرایە و کابرامان برد و چووینە ماڵەکەیان. ڕاست بوو، پیاوێکی پیر دانیشتە بوو. لێمان پرسی بۆچی لەم کوڕەی خۆتت داوە؟ وتی قوربان ئەم ناجس نە بێئەدەبە ئەمڕۆ چووە دڵی باوکمی یێشاندووە. ئێمەش زۆر سەرسام بووین، هەرچەند من بە ڕەفیقەکانم وت با بچین ئەویشمان چاو پێ بکەوێ، بەڵام حەمەی سلێمان وتی خزمینە واز بێنن، ئەگەر وا بڕوا پێویستە هەتا خزمەتی حەزرەتی ئادەم بچین. کابرایەکی کورد ماڵی لە بێستان سوور و ماڵی برایەکیشی لە سەیسایەق بوو. مانگی ڕەمەزان ڕۆژێک تووشی براکەی ئەبێ لێ ئەپرسێ ئەڵێ کاکە ئێوە کەی ڕۆژوتان گرتووە؟ ئەڵێ ڕۆژی جومعە. لەگەڵ ئەوە ئەمان ڕۆژی شەمبە بە ڕۆژوو بووبوون، ئەو ڕۆژە کە 29 مانگی خۆیان ئەبێ، ئەڵێ بەخوا سبەینێ لە ماڵی کاکەم جەژنە با بچم لەوێ پڵاو بخۆم و سبەی شەو بێمەوە. 2 سبەی لە ماڵی خۆیشمان جەژنە، دیسان پڵاو ئەخۆم. هەی پێی لێ ئەکاو ئەڕوا لەگەڵ شەبەقی بەیان ئەگاتە ماڵی کاکی، سیر ئەکا هیچ مەنجەڵ و دووکەڵ دیار نییە. ئەپرسێ ئەڵێ خۆ ئیمڕۆ ئێوە جەژنتانە، بۆچی هیچتان دیار نییە؟ کاکەی ئەڵێ بەخوا براکەم ئێمە دوێنێ جەژنمان کرد. 4 ناچار کابرا قاوەڵتی بەنان و دۆ ئەکا. وەختی عەسر ئەڵێ وا چاکە خۆم بگەێنمە لای خۆمان، داوێنی لێ بەلعدا ئەکا، نیوە شەو ئەگاتەوە ماڵ. ژنەکەی لە خەو خەبەر ئەکاتەوە ئەڵێ کچیە ئیمشەو جەژنە، هەڵسە هەر لە ئێستاوە پڵاوەکە لێنێ. ژنەکەی پێی ئەڵێ مێردەکە هەردوێنێ لە دوای تۆ مەلایەک هات فەرمووی ئیمڕۆ جەژنە، ئیتر هەموو ئاوایی کردیان بە جەژن و منیش دوێنێ پڵاوم کرد، بەڵام وامزانی سندان ئەخۆم بەبێ تۆ. کابرا هەناسەیەکی هەڵکێشا و بەم جۆرە لە هەردوو جەژنەکە بوو. فەرا میرزا حاکمی سنا خەرج و باجی لە هەورامی ئەسن. ڕەوشتی ئەو دەورەشوا بوو، پیاوێکی با گاڵۆکێکەوە ئەناردە سەریان. ئەوانیش هەموو باجەکەیان کۆ ئەکردەوە و ئەیاندایە و ئەڕۆیشت.
ساڵێکیان لە شاری هەورامان بۆ ئەوە کە کابرای گاڵۆک بەدەستیان نێتە سەر هەر لە پێشەوە پارەکەیان کۆ کردەوە و دایان بە بەلەپا کە خێرابی با بۆ فەرامیرزا. پارەیان ناردوو کەچی کابرای گاڵۆک بەدەستیش هەرهات. وتیان بابە پارەمان ناردووە. ئەویش بەم قسانە وازی نەهێنا. 5-6 پیاوی ئاقڵی باڵبەست و لەگەڵ خۆی بردنی بۆ سنا بۆ لای فەرامیرزا. فەرامیرزا لێی پرسین، ئەوانیش وتیان قوربان بە بەلەپادا خەراجەکەمان ناردووە کە چوونە بنج و بناوانی بەلەپاوە ئەمە کەروێشکە. تۆمەز ئەمە چوون پارەکەیان بەستۆتە پشتی کەروێشک و پێیان وتووە ئەم پارەیە بەرە بۆ خان و کەروێشکیان بەرەڵا کردووە بەو نیازە پارەی بەرێ. فەرامیرزاش ئەڵێ با بێنین تاقییان بکەینەوە بزانین ئەمە ڕاست ئەکەن یا درۆ. هێنایان مێوژە ڕەشکە و قالۆچەیان تێکەڵاو کرد و خستیانە بەردەستیان کە بیخۆن. ئەوانیش لێی کۆبوونەوە، قالۆچەکان هەریەکە بەلایەکدا ئەڕۆیشتن، هەندێکیان خەریکی خواردنی مێوژەکە بوون چونکە ناڕۆیشت. یەکێکی ژیرتریان تیابوو وتی یانە دوێران بۆ پادارێ گێردێ بێپا ماڵ و وێمانن. اینجا فەرامیرزا وتی بابە ڕاست ئەکەن پارەکەیان داوە بە بەلەپا و بەرەڵای کردن. کەروێشکیش لەو لاوە خوا ئەیزانێ پارەی لەکوێ فرێداوە. هەمزاغای مەسرەف شەوێک چەند پیاوێکی گەورە لە دیوەخانەکەیە ئەبن، ئەویش خزمەتکارێکی ئەبێ پێ ئەڵێ ڕۆڵە سبەینێ پێویستە ئەبێ تا گورگەدەر بچی. گورگەدەریش دەی هەمزاغا بێ. کابرا بەیانی زوو بەبێ ئەوە بچێ لە ئاغا بپرسێ ئیشی چییە، ملی ڕێگا ئەگرێ و ئەچێ بۆ گورگەدەر. کوێ خاکەی گورگەدەریش کە خزمەتکاری ئاغا ئەبێ پیاوێکی ئەنتیکە بێ. لە کابرا ئەپرسێ خێرەوە هاتووی؟ ئەڵێ باخوا ئیمشەو گەلێ میوانمان هەبوو، ئاغا فەرمووی پێویستە بەیانی بچی بۆ گورگەدەر، ئیتر منیش بەیانی زوو هەڵسام و هاتم. کوێخاش تێئەگا کە ئەم کابرایە دیارە زۆر ئاقڵە، ئەڵێ باوکم وەختی خۆی ئاغام بە منی فەرموو هەر وەخت پیاوێکی ئازام نارد باگردێنێکی بەرد لە سەربانی مزگەوتەکەیە بە گوریز ببەستە بە کۆڵیەوە بابۆم بێنێ، چونکە ئەگەر بە وڵاغ بینێرن دوور نییە لە ڕێ گوێژە وڵاخەکە بکەوێ و باگردێنەکە بشکێ، ئیتر ڕۆی. دوایی کوێخا باگردێن لە کۆڵی کابرا تون ئەکا و خۆیشی لەگەڵی دێ. ئێوارە ئەچنە ماڵی ئاغا، هەمزاغا کە ئەمەی چاو پێ ئەکەوێ زۆر پێ ئەکەنێ و کابرا خەڵات ئەکا کە ئەم بەزمەی بۆ ناوەتەوە، بە وڵاخێکیشدا باگردێنەکە لەگەڵ کوێخا ئەنێرێتەوە بۆ گورگەدەر. کابرایەکی خەڵکی دەی باخیان ناوی حەسەن مەنگوڕی بوو، لەسەر پیاوکوشتن بۆ 15 ساڵ خرابووە بەندیخانە. 6 ساڵ بوو لە بەغدا حەبس بوو. ڕۆژێک پیاوێکی باخیانی ئەچێتە دەی قەرەنگوێ تەماشاکە پیاوێکی پینەچی دانیشتووە کەوش پینەکە، بەڵام زۆر شێوەی لە حەسەن مەنگوڕی ئەچێ. دێتەوە بۆ براکەی حەسەنی ئەگێڕێتەوە ئەڵێ پیاوێکی وا لە قەرەنگوێ پینەچیە، هەر وەکو حەسەنی براتان وایە. ئەویش دەست بەجێ 3-4 کەسی تر لە خزمی خۆیان هەڵەگرێ و ئەچێتە قەرەنگوێ تەماشای پینەچی ئەکەن. ئەڵێ حەسەن، ئەویش ئەڵێ باوکم من ناوم ئەحمەدە، ناوم حەسەن نییە. ئەوانیش ئەڵێن تۆ خۆت لە ئێمە مەگۆڕە، تۆ حەسەن مەنگوڕی و لە حەبسخانە ڕات کردووە، لە ترسی حکوومەت ڕاستی ناڵێی، هەڵسە بچینەوە سەر ماڵ و دەوڵەت و ژنی خۆت. هەرچەندە کابرا مل ئەپێچێ و قنگە جڕێ ئەکا و سوێند ئەخوا کە من حەسەن نیم، ئەڵێن خزمە ئێمە دوڕناسین، تۆ هەر حەسەنیت، گۆیا ئەبێ ئێمە خزمی خۆمان نەناسینەوە. بە زۆر لەگەڵ خۆیان ئەیبەن بۆ باخیان. خەڵکی دیە هەموو لە ماڵی حەسەن مەنگوڕی کۆ ئەبنەوە و هەمویان بڕیاری لەسەر ئەدەن کە ئەم پیاوە حەسەن مەنگوڕیە. گورج تفەنگێ قۆناخڕ و دەمانچەیەکی پەرەبەلۆی ئەدەنێ، جلی بۆ ئەکەن و شەوێ ئەیخەنە باخەڵی ژنی حەسەنەوە. بەیانی ژنەکە ئەڵێ
خوا هەڵ ناگرێ ئەم کابرایە من بە حەسەنی نازانم. براو خزمەکانی حەسەن ئەیان گوت تۆ ئاخۆ حەزت لە کێ کردووە ئێمە قابیلە کەسی خۆمان نەناسین. بەم جۆرە مانگێک کابرا گڵ ئەخواتەوە هەموو ماڵی حەسەن بە ژنەوە ئەیدەنە دەستی، هەتا ڕۆژێک کابرا هەندێ پارەشیان ئەبێ بە تفەنگ و دەمانچە و شتومەکەوە هەڵی ئەگرێ و شانی پیا ئەکاو ئەڕوا. ئاخری لە دوای 2 ساڵێک حەسەن مەنگوڕی ڕاستەقینە لە حەبسخانە بەربوو هاتەوە چووە سەر ماڵی خۆی. حەمەبەگی حاجی ڕەسوولبەگ ئەیود ئەم حەسەن مەنگوڕیە خۆی و ژنەکەی مابوون و ماڵیان لە دێی جونبڵاغ بوو، من هەردووکیانم ئەناسی. لە مەرگە 3-4 کەس لە بەگزادەکان دانیشتبوون باسی زمانی پێشوویان ئەگێڕایەوە. ئەوڵابەگیان وتی نەپیاوی گەورە وەکو گەورەکانی جارانن، نەپیاوی ئازاش وەکو پێشینەکان ئازان. ساڵێک یوزباشیەکی ڕەدیف لە مەرگە بوو، ماڵی لە گەڕەکی کانی سەردەشت بوو. بەڕێزان ئەم بەسەرهاتە لێرەدا و لە کتێبی ڕشتەی مرواریدا پچراوە و دەچینە سەر بەسەرهاتی دواتر. مەلا ساڵحی تەڕەمار ئەبێ پیاوێکی زۆر بەناوبانگ بوو. لە ڕەزە هەنجیرەکەیە تەنها 1 هەنجیری گەیشت و ئەدۆزێتەوە. گورج بەرچنەیەک ئەهێنێ هەتا نیوەی گەڵای تێئەکەن. اینجا هەنجیرەکە لە ناو گەڵاکەدا دائەنێ و لەسەری شێوە هەتا بەرچنە پڕئەبێ گەڵای تێئەکا و ئەیگرێ بە کۆڵیەوە بە دیاری ئەیبا بۆ سلێمان پاشا. وا ڕێکەوت بوو پاشاش هەرچی پیاوماقوڵ و گەورەی بابانە لە لای دانیشت بوو. پاشا ئەڵێ مەلا ئەوە چییە بە کۆڵتەوە؟ مەلا ئەڵێ قوربان هەنجیرە نۆبەرەیە بۆم هێناوی. پاشا پێ ئەڵێ بەخێر بێ هەڵی بشڕە با هەریەکە دانەیەکی لێ بخۆین و نۆبەرەیە بە لەزەتە. مەلا بەرچنە هەڵ ئەپچڕێ هەر گەڵا دەردێنێت تا ئاخری تاقە هەنجیرێک بەدەستەوە ئەگرێ ئەڵێ فەرموو پاشا. پاشا ئەڵێ ئینجا مەلا من ئەوە چی لێ بکەم؟ مەلا هەنجیرەکە جوان جوان پاک ئەکاو ئەی خاتە دەمیەوە و ئەی خوا ئەڵێ پاشام ئەهاها ئاوای لێ بکە. پاشا قاقا دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ 100 قەران حەقی هەنجیرەکە و 100 قەران حەقی خواردنەکەی بدەن بە مەلا. ئەوڵا پاشای بابان ڕۆژێک لە وەزیرەکەی خۆی تووڕە ئەبێ و ئەڵێ هیچ کەس نابێ هاتوچۆی بکە. کابرا شەوێک بە دزیەوە ئەچێتە ماڵی دۆستێکی کە لە هەوڵا خۆی هێناوێتێ پێشەوە. هەر چەندە بانگی ئەکات دەرگای لێ ناکاتەوە. بانگی ئەکا ئەڵێ تکات لێ ئەەکەم هەر ئەوەندە وەرە ئەو دی و دەرگاکە منیش لە دەرەوە حەکایەتێکت بۆ ئەەکەم ئیتر ئەڕۆم نامەوێت دەرگام لێ بکەیتەوە. کابرا دێت لە دیوی ژوورەوە لە پشت دەرگا ئەوەستێ و ئەڵێ فەرموو بزانم حەکایەتی چیم بۆ ئەەکەی. وەزیر ئەڵێ کابرایەک بوو 2 ژنی هەبوو، یەکێکی سپی و جوان، یەکێکی ڕەش و ناشرین. قەت نەئەچووە ماڵی ژنە ناشرینەکە بنوێ. شەوێک لەگەڵ ژنە جوانەکە شەڕی ئەبێ، ژنەکە سوێندی لێ ئەخوا ئەڵێ نابێ لەم ماڵە ڕۆژ بکەیتەوە. ئەویش ئەچێ بۆ ماڵی ژنەکەی تری. ژنە ناشرینەکە ئەپرسێ ئەوە چلۆن بوو ئیمشەو هاتی بۆ ئێرە؟ ئەڵێ بەخوا لەگەڵ ژنەکەی ترم شەرمان بوو، منیش هاتووم بۆ لای تۆ. ئەویش ئەڵێ ئەوە لەولاوە دەریان کردووی بۆیە هاتوویتە لای من. سا بەخوا منیش داد ناکەم و نایەڵم لێرە بنووی و دەرگای لێ ناکاتەوە. کابرا ئەڵێ ژنە ڕەش خوا ڕووی ژنە سپیەکەم ڕەش بکە کە هۆی منی خستە تۆ و تۆش دەرم ئەکەی. کابرایەکی پاوەیی لە دیەکەی خۆیان دێتە دەرەوە بە نیازی سوالکردن ئەگاتە قەراغ ئاوایی چاو ئەنووقێنێ و دەست ئەکوتێ بەردێکی گەورە هەڵ ئەگرێ. اینجا ڕوو ئەکاتە ئاسمان و ئەڵێ خوایە تۆ ڕیشێکی پان و زمانێکی لووسم بدەرێ، ئیتر ڕزقی خۆم لەسەر خۆم، شەرت بێت تا بە گرانایەتی ئەم بەردە پارە نێمەوە. کابرایەکی کورد کوڕێکی مناڵی خوشکە زای لەگەڵ ئەبێ بەڕێبواری شەوێک ڕێیان ئەکەوێتە ماڵە گۆرانێک. ماڵە ئەو شەوە نیسکێنە بە نۆکیان ئەبێ. کوڕە ئەوەندە ئەخوا هەتا لە لوتی دێتەوە.
شەو کە ئەنوون لە نیوە شەوە تەقەیەک دێ کابرای کووردە ئەڵێ ئەوە چی بوو کوڕەکە ئەڵێ خاڵە هیچ نەبوو ئەوە من بووم شەقم برد تۆمەز نۆکەکە تلیساوەتەوە و تەقاندوویەتی. ئاواییەک لەو بەرکێوە کاوانیانە بوو پیاوێکی تەممەڵی تەوەزەل لەوێدا بوو بانگیان کرد و وتیان گاوانیەکەمان ئەکەی یان نە. ئەویش وتی ئەگەر کەرێکم بۆ کورتان بکەن سواری بم هەمانەیەکم مێوش بدەنیە لە بەردەمما داینێم بیخۆم مناڵێکیشم لەگەڵ بنێرن ئەگەر گاگەلەکە بڵاوەی کرد بۆم کۆکاتەوە بۆچی نایکەم. سێ جەردە لە شیوێکە تووشی پیاوێک بوون کەرێک و هەندێک شتومەکی پێبوو گرتیان ڕوتیان کردەوە هاتن بڕۆن تەماشایان کرد وا خێڵێکی جاف لەو نزیکانەوە دەواریان هەڵداوە وتیان ئەگەر کابرای ڕوتکراوە هاوار بکا خۆ ئەم هۆبەیە ئەمانگرن. هاتن هەردوو قۆڵی کابرایان بەست و سواری کەرەکەی خۆیان کرد و بەناو ماڵەکانە بردیان. کابرا هاواری کرد خەڵکینە بۆ خاتری خوا ئەمانە جەردەن ڕوتیان کردومەتەوە چارێکم بکەن. یەکێ لە جەردەکانیش ئەیوت خوا بکە تۆ چاک بیتەوە قەی ناکە با ئێمە جەردەبین. خەڵکی ئاواییەکە پرسیان ئەمە چییە؟ جەردەکان ئەیانوت قوربان ئەمە برامانە سێ چوار شەو لەمە و پێش چوو بووە سەرکانی دەستیان لێوە شاندووە و شێت بووە ئێمەش ئەیبین بۆ سەر میری سوور. خەڵکە کە ژوایان زانی ئەمانە ڕاست ئەکەن هەرچەند کابرا هاواری ئەکرد و سوێندی ئەخوارد کە خەڵکینە ئەمانە ڕێگرن و ڕوتیان کردومەتەوە ئەوان هەر ئەیانوت خوا و میری سوور شەفات بدەن. بەم جۆرە تێپەڕین تا دوور کەوتنەوە کابرایان بەرەڵا کرد و گوێدرێژ و شتومەکەکەیان برد و بەبێ ئاراق دەرچوون. کابرایەکی کورد چوو بوو بۆ بەغدا کە هاتەوە خزم و دراوسێ هاتن بۆ لای لە دوای بەخێر هاتنەوە و چاک و خۆشی لیان پرسی دەنگ و باسی بەغدا چییە؟ کابرا برایەکی هەبوو ناوی باران بوو پیان ئەوت بالەک. اینجا لە جوابی خزماندا وتی بەخوا عەشیرەت دەنگ و باسی بەغدا هیچ نییە بەڵام شۆرەت هەر شۆرەتی بالەکی برامە بە بازاڕە بە کۆڵانە هەرچی ئەڕوا هەر ئەڵێ بالەک بالەک. بالەک لە زمانی عەرەبیدا واتە خۆتان لادن. پیاوێکی دەوڵەمەند ئەسپێکی چاکی هەبوو ونبوو بوو جارچی بۆ گرت کە هەر کەس بیدۆزێتەوە 100 قران مژدە وەربگری. کابرایەکی کورد بە پەلەپەل چوو وتی ئاغا ئەسپی جەنابت گوم بووە و ڕاستە فەرمووتە هەر کەس بیدۆزێتەوە 100 قرانی ئەدەمێ؟ ئاغاش وتی بەڵێ ئیشەڵڵا دۆزیوتەتەوە. کابرا وتی نەخێر نەمدۆزیوەتەوە هەر بۆی ئەگەڕێم بەڵام هاتوومەتە خزمەت بەڵکە پێشەکی 50 قرانێکم بدەیتێ هەتا بەخێر ئەیدۆزمەوە. ئەم قسەیەش با لەسەر قسە کوردیەکان بێ کە ئەڵێ ڕۆژێک کابرایەک لە ئەستەمبوڵ ئەچێتە ئیدارەخانەی ڕۆژنامەیەکی بەیانی بە مودیرەکە ئەڵێ دوێنێ ڕۆژنامەکەتان مردنی منی نووسی بوو سرم سوورما نازانم بۆچی بەدرۆ ئەوەتان نووسی بوو. مودیرەکە ئەڵێ غەزەتەی ئێمە بەدرۆ هیچ نانووسێ ئەگەر خەبەرێکی وا ناخۆشی نووسی بێ هەڵبەت ڕاستە. کابرا ئەڵێ چلۆن ڕاستە ئەمەتە لە بەرچاوت ساغ و سەلیم ڕاوەستاوم پێویستە هەر ئەمڕۆ لە ڕۆژنامەدا ئەو خەبەرەی دوێنێتان بخەنە درۆوە. مودیر پێ ئەڵێ لێم ببوورە ئەمەی تۆ ئافەرمووی ڕێناکەوێ چونکە ڕۆژنامەی ئێمە هەر شتێ ڕاست نەبێ ناینووسێ و ئەگەر خوانە خواستە خەبەرێکی درۆیشی نووسی بێ خۆی نابێ خۆی بە درۆ بخاتەوە. کابرا ئەڵێ چلۆن ئەی پیاوێکی زیندوی زل و زەلام بە مردوو نیشاندان معنای چییە؟ مودیر ئەڵێ بابا پێی ناوێت تەکبیرێکم دۆزیوەتەوە بەو جۆرە زیندوت ئەکەینەوە. ئەڵێ ئابزانم تەکبیرەکە چییە؟ مودیر ئەڵێ ئێمە وەکو ئەوانەی کە ئەمرن مردنیان ئەنووسین ئەوانش کە تازە لە دایک ئەبن ئەوانیش ئەنووسین. اینجا لە ڕۆژنامەی بەیانیانماندا لەگەڵ ئەو مناڵە تازە بووانە ناوی تۆش ئەخەینە ناوەوە. کابرا بەم قسەی ڕازی ئەبێ و ئەڕوا.
جارێک لە سولەیمانی فەقیهەکانی مزگەوتی گەورە تانجێک ڕاو ئەنیان هەتا ئەیکەن بە ژووری مزگەوتەکەدا. لەوێ هەموو قاپی و پەنجەرەی لێدا ئەخەن و سەگ بە حەساری پێەکەن. تانجی هەموو مزگەوتەکە پیس ئەکا و لە ترسانە ئەپەڕێتەوە سەر مینبەرەکە و دەست ئەکا بە قوڕە قوڕ. ئەو ئەقوڕێنێ و فەقیهەکان بۆی ئەسێننەوە. لەم هەراهەرایە مجەورەکە ئەچێ خەبەر ئەدا بە سەید ئەحمەدی بابەڕەسوڵ کە فەقیهەکان سەگێکیان خستووەتە ژووری مزگەوتەکە و سەگ بە حەساری پێەکەن. سەید ئەحمەدیش تووڕە ئەبێ و دار ئەساکەی ئەگرێ بەدەستەوە و دێت بۆ فەقیهەکان و لێیان بدا. فەقیه کە ئەزانن وا سەید هات ترسیان لێ ئەنیشێ. یەکێکیان قومارباز ئەبێ ئەڵێ ئێوە لێگەڕێن ئێستا من چاری ئەم ئیشاکەم. سەید دێت و ئەڵێ هەی وا لێکراوینە ئەوە چۆن سەگتان کردووەتە ژووری مزگەوتەوە. ئەو فەقیهەیان ئەچێ بە پیریەوە و ئەڵێ قوربان بەسەری تۆ سەگ نەبوو تانجی بوو. سەید سارد ئەبێتەوە ئەڵێ تۆ خواه تانجی بوو ساوەڵڵاه لام وابوو سەگ بوو کەواتە دیارە مجەورە قوماربازەکە درۆی کردووە. فەقیهش ئەڵێ ناوەڵڵا قوربان تانجی بوو. ئەم قسەیەش هەر لە ناو کووردا ئەگێڕێتەوە و ئەڵێ مسڵمانێک و جوولەکەیەک و گاورێک چوونە بەر دەرگای بەهەشت و ویستیان بچنە ژوورەوە. قاپیێوانەکەی بەهەشت لە مسڵمانەکەی پرسی ناوت چییە؟ وتی موحەممەد. پێی وت فەرم و بچۆرە ژوورەوە. لە گاورەکەی پرسی تۆ ناوت چییە؟ وتی پەترۆس. وتی یەڵڵا دواوە ڕێگە نییە. لە جوولەکەکەی پرسی تۆ ناوت چییە؟ وتی قوربان شەلەمۆی خزمەتکارت. وتی یەڵڵا دواوە دەمۆ فڵقت خواتەوە. لە پاشا جووە بە گاورەکەی وت وەرە ئێستا من ئەدبەمە ژوورەوە. چوو گۆنیەیەکی هێنا گاورەکەی تێخست و دای بەسەر شانیا چووەوە بۆ بەر دەرگای بەهەشت. دەرگاوان لێی پرسی ئەوە چییە؟ وتی قوربان کیسە و سەبیلی موحەممەدە لێی بەجێماوە بۆی ئەبەمە ژوورەوە. ئینجا وتی باشە بچۆ بۆی بەرە. حەسەنی لوتە هەبوو لە سولەیمانی زۆر حەزی لە زەماوەن و هەڵپەرکێیە کرد. لەرزۆکیش بوو کە ئەیبیست شاییەک لەسەر شەقام هەیە ئەم سەر بە بەیان لەرزە لەرز لە مەڵکەندیەوە بۆی بەڕێ ئەکەوت تا ئەچووە سەر زەماوەنەکە ئەوان لە نیوەی ئەبوونەوە. کە ئەچووە ئەوێ ئەوە هەڵپەرکێیە ئەم خەریکی پشتێنەکەی ئەبوو ڕێیەکی ئەخست بەدەمی شێوە ئەیوت دەی بزانم دەی خەریک بن وا هاتم ئێستا بۆتان گەرم ئەکەم. کە لە پشتێنەکەی ئەبووەوە خەریکی ڕێخستنی فەقیانەکەی ئەبوو لەبەر ئەوە لەرزۆک بوو بۆی ڕێک ناخرا. بەم بۆنەوە ئێجگار زۆر پێوە ئەبوو تا ئەم ئەمانێ ئەکرد شای لێ ئەبووەوە و خەڵکەکە بڵاوەیان لێ ئەکرد. ئەمیش بە هەناسەی سارد ئەگەڕایەوە قەت بۆی ڕێنەکەوت جارێک بە زەماوەندێکا بگا. مەلایەک لەو کوێستانە ئەچێتە هەردێک لە پاش 6-7 ڕۆژبار ئەکاو ئەڕوا. ئیتر هەر بەوەدا ڕائەگا بار بکا و کۆچ و بار بخا. لە ئاخرا دوو گوێدرێژی ئەبێ شت و شاتاڵی ماڵەکەی ئەنێ لە گوێدرێژێکیان و مەلاژن و بێشکەکەش ئەخاتە سەر ئەوی کەیان و دێ بە دێ ئەسوڕێتەوە. ئەچێتە هەر ئاواییەک لە قەراغ ئاوایی ئەپرسێ ئەم ئاواییە مەلای هەیە؟ ئەگەر وتیان هەیەتی ئەوە هیچ بەبێ ئەوە لا بدا لێ ئەدا ئەڕوا. خۆ ئەگەر وتیان نیەتی ئەوە لا ئەدا. ڕۆژێک بەسەر لاجانە ئەهاتە خوارەوە ڕێی کەوتە گوندێک پرسی ئەم گوندە مەلای هەیە؟ گوتیان نا. وتی کەواتە چار نییە ئەبێ ببم بە مەلای ئەم گوندە. کۆچ و باری خست و خەڵکی ئاواییەکە لێی کۆبوونەوە وتیان با بە ئێمە مەلامان ناوێ. وتی کوڕە ئێوە قسەی سەیرەکەن مەلامان ناوێ یانی چی؟ من واجبە لەسرم ئەبێ دانیشم جا ئیتر با ئێوە هەر بڵێن مەلامان ناوێ. کابرایەک لە پاش نیوە شەو بەناو شارە ئەسوڕایەوە پاسەوانەکان هاتن گرتیان وتیان تۆ دزی. وتی باوکم من دز نیم بەڵام نامەوێ بچمەوە ماڵی خۆم. هەرچەند قسەی کرد کەڵکی نەبوو. بردیان بۆ بەندیخانە و ئەو شەوە حەبسیان کرد و بەیانی بردیانە لای قازی. قازی وتی تۆ بۆچی ویست و تەدزی بکەی؟ ئەویش وتی جەنابی قازی من دز نیم بەڵام نیو سەعات مۆڵەتم بدە و پیاوێکم لەگەڵ بنێرە ئەچمە ماڵەکەی خۆم و ئەگەڕێمەوە
ئەو وەختە چیم لێ ئەەکەی لێم بکە. قازی وتی باشە و پیاوێکی لەگەڵ نارد. کابرا چۆ ماڵەوە، ژنێکی زۆر ناشرینی هەبوو وتی ژنە کە هەستە خۆت کۆکەرەوە با بچین. ژنە کەوتە تەکی و چوونەوە بۆ لای قازی. کابرا دەستی برد پەچەی ژنەکەی هەڵدایەوە وتی جەنابی قازی یەکی ئەمە ژنی بێ نەوەک تا نیوە شەو بەڵکو تا بەیانیش ئەچێتەوە بۆ ماڵەوە. قازی کە ئەمەی بیست و ژنەکەی چاو پێکەوت کابرای بەرەڵا کرد. کابرایەکی کورد لە دەشتێکا تووشی بەگزادەیەکی جوانی ڕاوچی ئەبێ، بازێکی بەسەر دەستەوەیە و دوو تانجی لە پێشەوە. شێوەی کابرای زۆر بەلاوە جوان ئەبێ. دێتەوە لە ماڵەوە ئەیگەڕێتەوە ئەڵێ لەو دەشتە تووشی بینایی چاوان بووم، جوورەیلی لەسەر دەستەوە و هەنکیر و مونکەریش لە پێشێوە هەڵقونیان بوو. هەمە ئاغای باغڵۆجە خزمەتکارێکی ئەبێ ئاغاژن ئەینێرێ بۆ بۆکان بۆ لای حەناجوو هەندێ شتومەکی ژنانی بۆ بێنێ. کابرا تا ئەچێتە بۆکان و لای حەنا لە فکری ئەچێتەوە کە بۆچیان ناردووە. هەرچەندە حەنا لێ ئەپرسێ بۆچی هاتووی کەڵکی نابێ و ئەگەڕێتەوە. اینجا دێن پارەکەی بۆ ئەبەستنە گۆشەی دەستە سڕێکەوە و ئەیدەنێ. پێ ئەڵێن لە ڕێگەدا هەر بڵێ خەنە و وسمە و حەنایی، ئیتر لە فکرت ناچێتەوە. ئەمیش دێت و لە ڕێگەدا دەستە سڕ هەڵ ئەسوڕێنێ و هەر کەس قسەی لەگەڵ ئەکا هەر ئەڵێ خەنە و وسمە و حەنایی. بەم جۆرە دێتە بۆکان و بەناو شاردا هەڵ ئەپەڕێ تا ئەگاتە لای حەناجوو، ئیتر حەنا تێ ئەگا و بەڕێی ئەکا. حاجی برایماغای ئەمبار لەگەڵ حەمەڕەحیمی خزمەتکاریا ئەچنە سابلاغ. جومعەدا دێت و ئەچن لە مزگەوتی سوور نوێژی جومعە ئەکەن. ئەگەڕێنەوە بۆ ئەمبار، برایماغا لە حەمەڕەحیم ئەپرسێ ئەریە حەمەڕەحیم نازانم چ ڕۆژێک بوو لە مزگەوتی سوور نوێژی جومعەمان کرد. حەمەڕەحیمیش تۆزێ فکری بۆ ئەکاتەوە و پەنجەیەکی خۆی ئەنێتە سەر لێوی و لە پاشان ئەڵێ وەڵڵاه ئاغا لام وایە ڕۆژی سێشەمبە بوو. ئاغاش پێی ئەڵێ بە گۆڕێ بابم ڕاست ئەەکەی، وا منیش کەوتەوە بیرم. دینارێکم لای مقەدەم ئەمین ڕەواندوزی بوو نەی ئەدامەوە. ڕۆژێک دانیشتبووین دەستی کرد بە قسەکردن و من هیچ دەنگم نەکرد. وتی بۆچی دەنگ ناکەی؟ وتم چارم ناچارە، تا دینارەکەم ئەدەیتەوە هەر شتێک بڵێ دەنگ ناکەم. ئەمین ئەمەی تۆزێ پێخۆش بوو. ئیتر لە هەر شوێنێکدا ئەنیشتین بە ئارەزووی خۆی دەستی ئەکرد بە قسەکردن. منیش یان ئەمود وایە و یا هیچ دەنگم نەئەکرد. ڕۆژێک لە بەغدا لە کۆڕێکا دانیشتبووین، خانوویەکی هەبوو دابووی بە سەعید فەهیم و لەسەر خانووەکە تۆزێ تێکچوو بوون. تووڕە بوو دەستی کرد بە قسەکردن و وتی من پیاو نیم، دیارە زۆر خراپم، ناجسنم، ئەگینا چۆن خان و ئەدەم بە سەعید فەهیم. منیش هیچ سێودوم لێ نەکرد، وتم ئەشهەدو بیللا ڕاستەکەی. ئەمیش بە مۆڕیەکەوە سەیرێکی کردم و دەستی کرد بە باڵیا وتی ها ئەوە دینارەکەت و هەستە بڕۆ، من شایەتی وام ناوێ. ساڵێک لە بەغدا بۆ دائیرەیەکم نووسی کە 20 ڕۆژ ئەچم بۆ دەرەوە. ئەوە ئەحمەد حەسەن ناوم لە شوێنەکەی خۆمدانا بە وەکیل و لێمدا ڕۆیشتم و هاتمەوە ئەم کاغەزە کەوتە مخابراتی ڕەسمیەوە. لە پاش 20 ڕۆژی تر کاغەزێکیان لەلایەن دایرەوە دامێ نووسرا بوو مانع نییە ئەم سەفەرەت بکەیت، بەڵام لەبەر ئەوە وەکیلەکەت هێشتا ئیزباتی ئەهلیەتی نەکردووە ئەبێ وەکیلێکی تردا بنیت. منیش وتم کەواتە ئەم سەفەرە ناکەم. مەلا محەممەدی شەمێرانی ڕۆژی جومعەیەک لە خانەقی ئەچێتە سەر مینبەر خوتبەی جومعە ئەخوێنێتەوە. شێخ عومەری دەکەش لەوێ ئەبێ لەو کاتەدا کە مەلا محەممەد خەریکی خوتبە خوێندنەوەکەیە. شێخ عومەر کە لەبەر مینبەرەکە دانیشتبوو بە دزیەوە کۆشی خۆی ئەگرێ و پیشانی مەلا محەممەدی ئەدا. مەلا محەممەد هەر لە ناو خوتبەکەدا ئەڵێ بە فەخری عالەم خۆت کەری
خۆت. مەلا ئیسای هەرتەل سێ قەرانی بەلای ژنێکەوە ئەبێ لە ئاواییەکەی خۆیان، هەر داوای لێ ئەکا و پێی ناداتەوە. ڕۆژێک مەلا لەسەر دەرزە خەریکە دەرز بە فەقیەکانی ئەڵێ سەیرەکە ژنەکەەوە ماڵی بار کرد و ئەڕوا. ئەمیش هەر لە دەرزەکەدا بانگ ئەکا ژنەکە ئافرەتی چاک بە سێ قەرانەکەم بدەرەوە، ئەوە تۆ ئەڕۆی ئیتر لە کوێ لێت بسێنمەوە. ژنە گوێی ناداتێ و هەر ئەڕوا. خێرا مەلا ئیسا هەڵ ئەستێ هەرڕا ئەکا بە شوێنیە، لە دواوە سێ کوتی پێوە ئەدا و ئەڵێ دەبڕوە قەح بە هەر کوتی لە باتی قەرانێک. کابرایەک هەبوو لە چوارتا شێخ محەممەدی گۆمەلی ناوبوو، دەروەزەی ئەکرد و داوای لە هەموو کەسێک ئەکرد. هیوا هەبوو ڕۆژی پێشووتر پوڵی پێدابوو، ئیمڕۆژ ئەچوو داوای ئەکردەوە. ئەویش ئەیوت ئەی دوێنێ نەمدایتێ کەچی پێی دەوتەوە دەک خوا بە زیادی نەکە، هینەکەی دوێنێم لەسەر حیساب ئەکەی. کابرایەکی هەورامی لە شوێنێک دانیشت بوو، هەروە قسە هاتە سەر ئەوە کە ئێستا چیت و قوماش چۆنە و چۆن نییە. ئەویش وتی ئێستا بابەتی خاز نەمەنن، من باوکم خواش بیا مەرزۆ کراسێکش جەمتقاڵ کردن 7 ساڵ جەبەرش کرد، بە 2 پەنجە دەستی برد یەخەی گرد وتی ئانەش گجیەکەشن. کابرایەکی مایندۆڵی تفەنگێکی ساچمەی ئەبێ هەڵی ئەگرێ بچێ بۆ ڕاو. ژنەکەی لێ ئەپرسێ پیاوەکە ئەوە بۆ کوێچی؟ ئەڵێ ئەچم بەڵکو کەوێک بکوژم. ئەڵێ ئەرێ وەڵڵا بچۆ کە هێناتەوە سنگەکەی بۆ من. ئەڵێ وەڵڵاه نایدەم بە تۆ، سنگەکەی ئەبێ بۆ خۆم بێ. ژنە ئەڵێ ساوەڵڵاه ئەبێ بۆ من بێ. لەسەر ئەمە ئەبێ بە شەڕیان کابرا هیچ سێودووی لێ ناکا، تفەنگێک ئەنێ بە ژنەکەیەوە و هەموو لەشی بریندار ئەکا. فەقەیەک ئەچێتە لای مەلایەکی مەردۆخی دەرسی کتێبی جامی ئەخوێنێ، 2 ساڵی پێوە ئەبێت تا تەواوی ئەکا. مەردۆخیەکان خۆیان جامی ناخوێنن، کە لێ ئەبنەوە مەلا لێ ئەپرسێ کاکە فەقێ چۆن بوویت لە جامیەکەدا؟ ئەویش ئەڵێ قوربان خوا ڕاوەستاوت کە ئەوەی من هەم دەرزی وا پوخت و جوانم نەخوێندووە، جامی زانین هەروە ئەبێ کە جەنابەت ئەیزانی. مەلاش وتی دەسا کاکە فەقێ من لە وەختی خۆیان جامیم نەخوێندووە. فەقێ تاسێک ئەیباتەوە و ئەڵێ هەی ئەحمەقی جاهیل، کە تۆ خۆت نەتخوێندووە بۆچی بە منت وت و ئەمە 2 ساڵە هەر شتی غەڵەتم پێ ئەڵێ. کابرایەک لە شار ئەگەڕایەوە بۆ ماڵ، لە نزیکی ئاوایی کە سەیری کرد قەلفڕێکی سەیرە، تووشی شوانەکەی خۆیان بوو کە بۆرەیان پێوت. پرسی ئەرێ بۆرە ئەو داڵان گەڕانە چییە؟ وتی براکەم ئەوە بەسەر کەلاکی گەماڵە بازەی ئێوەوە کۆبوونەتەوە. بۆچی گەماڵە بازە تۆپی؟ ئەرێ وەڵڵا. بۆچی ماینە کوڵ؟ ئەوەندە گۆشتی ماینە کوڵی خواردبوو بۆیە. بۆچی ماینە کوڵ تۆپی؟ ئەرێ وەڵڵا. ئەو بۆچی؟ وەڵڵا برا تەرمەکەی مراوەیسی کاکەتیان لێناو ئیتر. بۆچی کاکەم چی لێ هات؟ حەمەوەیس کوشتی حەمەوەیس. لەسەر چی؟ لەسەر قنگی خاتەی خوشکت. خاتەی خوشکم بۆچی؟ برا بێژم چی؟ بوختانیان پێوە کردووە. بوختان؟ بوختان وە کێوە؟ خەڵک و خوا یێژن وە منەوە. ڕەشەی مچەی نورەی سیتە بەسەری هەمەوەن هەبوو، خەریکی جەردەی و پیاوخراپی بوو. ڕۆژێ قایمقام 3 زەفتیە ئەنێرێ بۆ نورە بیگرن، زەفتیەکان سوار ئەبن و ئەڕۆن لە قەراغ ئاواییەکە تووشی ڕەشە ئەبن. ڕەشە لێیان ئەپرسێ ئەوە بۆ کوێ ئەچن؟ ئەڵێن ئەچین ڕەشە ئەگرین. ئەڵێ جا ڕەشە بە ئێوە ئەگیرێ؟ ئەڵێن پێمان ناگیرێ، ئیمانی ئەسووتێنین. زەفتیەکان هەرگوێیان لێ ئەبێ ئەمە ڕەشەیە لە شوێنەکەی خۆیان وشک ئەبن. ڕەشە ماین و تفەنگەکانیان لێ ئەسێنێ و بەرەڵایان ئەکا و خۆی ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە. دایکێکی ئەبێ زەمزەمی ناو ئەبێ پێ ئەڵێ ڕۆڵە
تۆ بەم جۆرە بێپەروا و سەرشێت بیت و کۆ لە کەس نەکەی تۆ ئاخری یەکی ئەتکوژیە و جەرگی منیش ئەسووتیە کوڕی چاک بە لەسەر کەری شەیتان وەرە خوارەوە. ڕەشا ئەم قسەیە ئەبیستێ هەڵ ئەکێشێتە خەنجەر و ئەیدا لە شلکەی ڕانی خۆی و خەنجەر دیوە دەرئەچێ بە زەویەکەدا بەدایکی ئەڵێ دەدایە وەرە کەری پێ بەستەوە من کەوابم بزانم کێ ئەتوانێ بێت بم کوژێ. ئەحمەدی عەزیزاغا ڕۆژێک لەسەر سینی دائەنیشێ نانەخوا پشیلەیەک دێ بە دیاریەوە دەست ئەکا بە میاوە میاو ئەم هەر بەشی ئەدا و ئەو هەر ئەڵێ میاو لەمە زۆر وەڕس ئەبێ هەر هەڵ ئەستێ سینیەکە ئەنێتە بەردەمی پشیلەکە و خۆی ئەچێ لەو لاوە ئەڵێ سەگ باب من میاو کەرام باوگا و من میاو دەبزانم تۆ بەشی منەدەی. ئەو ڕەحیمی هەمەوەن بۆی گێڕامەوە وتی باوکم ڕەشیدی ناو بوو پێیان ئەوت ڕەشەی عەزەی ئەحمەد عەلی سێتە بەسەر قسە ئەبڕێ سێتە بەسەر تایفەیەکی هەمەوەنن 5 برا هەبوون ڕەشە خەسرە و حەسەن حوسێن غەفور ئەمانە گەورەی تایفەکە بوون ڕەشەش گەورەی ئەمان بوو دەستەی ئەمانە لە ئاوایی جافان و مولەقە لە خۆرئاوای چەمچەماڵەوە دائەنیشتن بەڵام خۆیان لە بینی دوو ئاوایەکەدا قەڵایەکیان دروست کردبوو لەوێ بوون ڕێگری و جەردەییانە کرد. ڕەشا بە ڕەحمەت بێ لە نوێژ و ڕۆژوودا زۆر قایم بوو لەگەڵ شێخ و مەلاشا زۆر باش بوو کە مەلا یا شێخێک ببوایە بە یەکێ لە براکانی ئەوت ئاکورە بڕۆ بەرخێ لە تاڵانیەکەی پار بێنە سەری ببڕە بۆ شێخ ئەوە حەڵاڵە با نانی حرام نەخوا. میوانەکەش ئەیوت ماڵی تاڵانی لەکوێ حەڵاڵە پێی ئەوت برا ساڵی بەسەرا سوڕاوە سووە ئێستا خاوانەکەی لە فکری چووە سووە حەڵاڵ بووە. کابرایەکی سێوسێنانی هەبوو دێوانیان پێ ئەوت و ماڵیان لە گوموتە بوو ڕۆژێک لەگەڵ شێخ حەمەد ساڵحی گوموتە ئەگەڕێنەوە هەندێک شتومەکیان پێ ئەبێ لە ڕێگەدا تووشی ڕێگر ئەبن شێخ حەمەد ساڵح لە بنەژاڵەیەکدا خۆی ئەشارێتەوە جەردەکان دێوانە ڕوت ئەکەنەوە و ئیتر بە شێخ حەمەد ساڵح نازانن دێوانە دەست ئەکا بە پارانەوە لێیان ئەڵێ بیکەن بە خاتری ئەو شێخە لەو بنەژاڵەیەدا وازم لێ بێنن ئیتر جەردە بە شێخ ئەزانن و ئەچن ئەویش ڕوت ئەکەنەوە. مەلایەک هەبوو پێیان ئەوت مەلا موسای کوڕی مەلا مەنسوور ڕۆژێک دێت بەسەریا ئەڵێ ئەم ناوەی من درێژە با کورتی بکەمەوە دێنێ ئەڵێ مەلا با فەقێ بێ مو نەبێ خوری بێ سی زۆرە با 15 بێ من با ڕەتڵ بێ سوور باش نییە با بۆق بێ لە ئاخرا ناوی ئەبێ بە فەقێ خوری 15 کوڕی فەقێ ڕەتڵ بۆق. کابرایەکی کرمانج لە هەولێر بۆ ئیشی تەلاقی ژنەکەی ئەیبەن بۆ لای قازی ناو بژیکەر ماوەی کابرا نادەن قسە بکە قازیش دیارە گوێی بۆ ڕاگرتوون کابرا لەمە زۆر تووڕە ئەبێ کە نایەڵن ئەو قسە بکە بە تووڕەییەکەوە ئەڵێ دەخزمی نەواز بێنن با من و جەنابی قازیش گوویەک بخواین قازی لەمە زۆر تووڕە ئەبێ و حکمی کابرا ئەدا. وەستاگرونی دارتاش هەبوو لە سولەیمانی ڕۆژێک هەمەی پورە خەجێ ئەچێتە لای ئەڵێ وەستا ئیمشەو کوڕێکمان بووە بێشکەیەکمان بۆ دروستکە ئەویش ئەڵێ بەسەر چاو 2 سبەی بنێرە بۆی هەمە ئەڕوا و 2 سبەی ئەنێرێ بۆ بێشکە وەستاگرون ئەڵێ ڕۆژی جومعە بۆی چوونەوە وتی سبەی نییە بە سبەینێ بێشکەی دواخست و وردە کوڕ گەورە بوو باوکی ژنی بۆ هێنا ئەویش کوڕێکی بوو باوکی پێیوت ڕۆڵە بڕۆ بۆ لای وەستاگرون بڵێ باوکم ناردوومی بۆ بێشکەکە ئەویش چوو پێیوت وەستاگرون دیسان وتی سبەینێ کوڕە وتی وەستا ئەمە چه قسەیەکە وەختی خۆی باوکم کە پێی وتی ئەوە بۆ من بوو ئێستا وا منی ژنم هێنا و کوڕێکم بوو ئەم بێشکەیە هێشتا تەواو نەبوو وەستا تووڕە بوو وتی کاکە بڕۆ خوات لەگەڵ من ئیشی وا بە پەلەپەل ناکەم.
کابرایەکی کورد شێت ئەبێ و ئەیبەنە شێتخانەکەی بەغدا ڕۆژێک یەکێ لە کار بەدەستە هەرە گەورەکان ئەچێ بۆ سیرکردنی شێتخانە و بۆ ئەوە بزانێ ناتەواویان چییە کە ئەچێ لە ناو هەموو شێتەکانە سیر ئەکا وا کابرایەک لە پاڵ دیوارێکا بە کزیەکەوە دانیشتووە و دەستی خستوەتە ژێر چەناگەیەوە ئەپرسێ ئەمە چییە ئەڵێن کابرایەکی کوردە و شێت بووە و هێناویانەتە ئێرە ئەچێ بەلایەوە پێ ئەڵێ تۆچیت شێتەش هیچ خۆی تێک نادا ئەڵێ من نێرگەلەم ئەڵێ چۆن نێرگەلەی ئەڵێ ئەگەر بڕوا ناکەی تووتنم لەسەر دانیە بزانە چۆن دەست ئەەکەم بە قوڵتە قوڵت کابرای گەورە لەمە زۆر سەری سوڕ ئەمێنێ و بەڕاستی ئەیەوێ ئەم ئیشەی بۆ دەرکەوێ ئەنێرێ تووتنی نێرگەلە دێنن و ئەیدا بە کابرا کابرای شێتە کڵاوێکی پڕی لەسەرایە دای ئەگرێ سەرەکەی چاڵ ئەکا و تووتنەکەی تێ ئەکا و ئەیکاتەوە سەری ئینجا دەست ئەبا کێری خۆی ئەگرێ و ئەیداتە دەستی کابرا و ئەڵێ ها نەفەسی لێدە بزانە چۆن قوڵتە قوڵت ئەکەم کوڕێک هەبوو لە خانەقی ئیبراهیمی ناوبوو کاغەزی بۆ پیاوی گەورە و بچووک ئەنووسی ئیمزاکەی ئەمە بوو ئیبراهیم خان مەجید خان سالار سوڵتان ڕئیسی عەشایری جبور و باجەڵان سوڵتان قەزای خانەقین و شارەبان کوڕێکی جوولەکە لەو کوردەواریە موسڵمان بوو هەرکە موسڵمان بوو مرد ئینجا خزم و کەس و کاری هاتبوونە سەری ئەیان لاوانەوە ئەیان گوت جوانی باڵا بەرز موسا لە دەست دەرچوو محەممەد نەناسراومان ڕۆ بولبولی چاسینن پاشقول دراوی موسڵمانمان ڕۆ گیان لەبەری تریش قسە ئەکەن بۆیە ئەڵێ جارێک ڕێویەک سەر لە بەیان بوو لە بناری ئاوایەکەی باغڵوجە گوێی لە دەنگی کەڵەشێرێک بوو لەسەر دارەکە ئەی خوێن چوو بەلایەوە وتی فەرم و خوارەوە با نوێژەکەمان بکەین بە جەماعەت کەڵەشێرەکەش وتی ئیمام لە پاڵ دارەکەدا نووسووە خەبەری کەوە با نوێژەکەمان بۆ بکە کە ڕێوی سەیری کرد تانجیەک بەرچاو کەوت تڕێکی کەند و بۆی دەرچوو کەڵەشێرەکە وتی ئەوە بۆ کوێ وتی فڵانی دەست نوێژەکەم شکا تۆ ڕاوەستە تا ئەچم تازەی ئەکەمەوە و دێمەوە ڕەشی جەودەت سەرکردەی لەشکر ئەبێ لە دیوانیە ڕۆژێک ئۆتۆمبیلێکی تاکسی دێت ئەویش ئەڵێ جا سەیارە پێی ئەڵێن ڕەشید بەگ نابێ وا بڵێیت ئەبێ بڵێ جا ئەتو سەیارە ڕۆژی دوایی لۆریەک دێت ئەویش ئەڵێ جا ئەت لۆری دیسان زابتەکان پێی ئەڵێن ڕەشید بەگ نابێ وا بڵێیت ئەبێ بڵێ جا لوری ئەویش تووڕە ئەبێ ئەڵێ هەی ناجسنینە ئەمە چ زمانێکە مەکینە یەک مەکینە بنزین یەک بنزین تایە یەک تایە ئۆتۆمبیل چی یەک ئۆتۆمبیل چی ئیتر ئەم جاوجائتە لەکوێوە هات ئەحمەد ئاغای کەرکووکی زادە لە بەغدا هەموو دەردەدڵێکی هەر لە ئەلفلامی عەرەبی بوو ئەیوت ئەم سەگی سەگبابە سەری لە من تێکداوە لە قسەکردنە ئەی خەمە سەر کەلیمە ئەڵێن نایەوێ نای خەمە سەری ئەڵێن ئەیەوێ نازانم چی بکەم بەدەستیەوە کابرایەکی مەنگوڕی هەر جارە لە پاش نوێشکردن ئەپاڕایەوە لە خوا و لەیەکیە لە نزاکانیە ئەیوت خوایە لە خۆم و لە ئاتەی دایکم و حایشەی خوشکم و پیزەی ژنم خۆش بی کابرایەک ڕۆژێک پێی وت ئەی باسی باوکت بۆ ناکەی وتی کاکەلی بابم من مناڵ بووم مردووە بیرم نایە یەکێک کە نەیناسم چمالۆی بپاڕێمەوە عەبدولحەکیم بۆی یێڕامەوە وتی کابرایەک هەبوو لە نیسکاوێ بناری سەردەشت مامڕەسووی ناو بوو پیاوێکی هەژار و پەرێشان بوو ڕۆژێک بیستی کە لەشکرێکی زۆر هاتوۆتە سەردەشتەوە و دار پارەی چاک ئەکا وتی بەخوا وا چاکە ئیمشەو بچم کۆڵەدارێک بکەم بەیانی زوو بیبم بۆ سەردەشت لە پێش ئەوەدا دارفرۆش بچن بەڵکو شتێکم دەستکەوێ کۆت کە نۆکێک خێری تۆ بێ شەوی پاش بانگی خەوتنان تەوراسەکەی هەڵگرت و ڕۆیشت زۆر دوور نەکەوتەوە دارێکی بەگیر هێنا و چووە سەری و بە تەوراس تێیبەر بوو هێشتا شتێکی وای لەدار نەکردبوو کوت و پڕ تەوراسەکەی لەدەست کەوتە خوارەوە لە دارەکە هاتە خوارەوە دنیاش تاریکە
بەدەست بە شوێن تەوراسەکەدا ئەگەڕا لە ناکاو کوچەڵەیەکی بەردەست کەوت کە هی کاروان و شتە بوو لێیان بەجێ مابوو. ڕووی کردە ئاسمان و بە تووڕەییەکەوە وتی: چما من چ بەردارم کردیە؟ تۆ نۆکە کوتکەت لە بەردەستمدا نایە و داوای نۆکی خۆت دەکەی؟ ئاغایەک خزمەتکارێکی تەممەڵی بێفەڕی هەبوو ڕۆژێک ناردی بۆ بازار ڕۆن و برنج بکڕێ. زۆری پێچ و هەر نەهاتەوە، دوایی کە هاتیشەوە هەر برنجەکەی کڕێ بوو، ڕۆنی نەهێنا بوو. کابرا زۆر تووڕە بوو، گەلێ جنێوی دایە و پێی وت: سەگی سەگباب، مادەم تۆ ئەمە کەتنتە جارێکی کە ناردتم بۆ هەر شتێک، ئەبێ دووشت بێنی. ڕۆژێک کابرای ئاغا نەخۆش ئەکەوێ و بە خزمەتکارەکەی ئەڵێ: بچوە پزیشکێکم بۆ بێنە. ئەویش ئەچێ و لە پاش تۆزێک دێتەوە پزیشکێک و پیاوێکی تر لەگەڵ خۆی دێنێ. ئاغا لێ ئەپرسێ ئەم کابرایی تر چییە؟ ئەویش ئەڵێ: ئەی ئەو ڕۆژە تۆ دەستت نەکرد بە جنێودانم و پێت نەوتم کە ناردتم بۆ هەر شتێک ئەبێ دووشت بێنی؟ ئێستا پێت وتم بچم پزیشک بێنم و ئەوەیان پزیشکە. ئەگەر چاکی کردیتەوە باشە، ئەگەر خۆ چاکیشی نەکردیتەوە ئەوی تریان گۆڕ هەڵکەنە و گۆڕەکەت بۆ هەڵ ئەکەنێ. لە قەراغ ئاواییەکەی بیانی کەرێک کەوتبوو خەریک بوو ئەتۆپی. کسۆکێک چوو بەلایەوە قنچکەی کرد. کەرەکە پێی وت: ئەوە بۆچی قنچکەت کردووە لە لامەوە؟ وتی: ئەمەوێ بتۆپی و بتخۆم. کەرە پێی وت: من تا ڕۆژی شەمبە ناتۆپم. کەرکەسەکە وتی: منیش تا ڕۆژی یەکشەمە هیچ ئیشێکم نییە. ڕێویەک کۆترێکی گرت. کۆترە وتی: بزانم چارێکی خۆم ناکەم. هات لە ڕێویەکەی پرسی وتی: مام ڕێوی، بێئەوەوی نەبێت تۆ خەڵکی کوێی؟ ڕێوی وتی: بانەیم. لەگەڵ وتنی بانە و کۆتر لە دەمی بەرەڵا بوو فڕی. اینجا ڕێویەکە دانی ڕیچ ئەکردەوە و ئەیوت: ئاخ، ئەم جارە دەستم کەوتەوە ئەڵێم شارباژێڕیم، شارباژێڕی. مەلایەک هەبوو لە چوارتا، مەلا بابەکری ناو بوو، سەربانەکەیان بەرەو ڕۆژ بوو. خەڵکی ئاوایی لەوێ کۆ ئەبوونەوە. دوو کابرا هەبوون، یەکێکیان مخەی ناو بوو، ئەوی تریان ئەحا. ڕۆژێک ئەمانە هەر لەو سەربانە بوو بە شەڕیان. مخە ڕووی کردە ئەحە وتی: بڵیم چی؟ ئەگەر ئێستا لەبەر ئەم سەربانی ماڵی مەلا بابەکرە نەبووایە پێم ئەوتی کۆنە قەتارچی، دەسا بڕۆ خوا بە قوربانی ئەم سەربانەت کە. کابرایەک هەبوو شەپەی ناو بوو، دڵی چوو بوو لە ئافرەتێک بە تەواوی بۆی سوتا بوو. وای لێ هاتە بوو هەموو کەس پێی زانی بوو. لە ڕوویشی هەڵ نەهات قسەی لەگەڵ بکە. ڕۆژێک سەیریان کرد. شەپە زۆر بەدەماخە. پێیان وت: شەپە چییە؟ وا دیارە ئەمڕۆ شتێک هەیە. وتی: خزمینە، خوا دەروی لێ کردمەوە. ئیمڕۆ قسەم لەگەڵ دۆستەکەما کرد و ئەویش جوابی دامەوە. وتیان: چۆن؟ وتی: کە چووم سەیرەکەم لەسەر کانی گەنم ئەشواتەوە بۆ ساوەر. منیش پێم وت: وەڵڵا ئەڵێ هەموو گەنمەکە بخۆم. ئەویش پێی وتم: مانگایە، مانگا. دەروێشێک مۆری گرتبوو، وردە وردە ئەڕۆیشت بۆ دەروێشی. کابرایەکی توش بوو، پێی وت: مام دەروێش، ڕۆیشتنت چۆنە؟ وتی: وەڵڵا ئەبایەک ئەخۆم و ئەسایەک ئەڕۆم. وتی: بە پانی ئەڕۆی یا بە درێژی؟ دەروێش وتی: ها ماڵت کاول نەبێ، بۆچی چەپەرم بە درێژی بڕۆم؟ ئەڵێ کابرایە گیسکێک و مەیمونێکی هەبوو، لەگەڵیان ڕای ئەبوارد. ڕۆژێک کابرا چووە دەرەوە، جامە ماستێک لە ماڵا دانرا بوو. مەیمونەکە هێنای هەمووی خوارد و دەم و لێوی خۆی پاکردەوە و چوو گیسکەکەی هێنا تۆزێ ماستی لە دەم و لوتی ئەو هەڵس و جامەکەشی بە خاڵیەتی لەو ناوەدا فڕێدا. خۆیشی چوو لەو لاوە قیت و قینج لێی دانیشت. لای نیوەڕۆکە کابرا هاتەوە سەیری کرد، جامە ماست هیچی نەماوە. سەیرێکی مەیمون و گیسکەکەی کرد.
تەماشای کرد مەیمون لە گۆشەیەکەوە بۆ خۆی کزۆڵەی کردووە و دانیشتووە. گیسکەکەش لەو لاوە بەدەم و لوتی ماستاویەوە هەڵقون هەڵقونیەتی. دارێکی هەڵگرت و چووە وێزەی گیسکی بەستە زمان. مەیمونەکەش لە ترسی ئەوە نەوە کابرا دوجار بابداتەوە سەر ئەو، هەموو جار دەستێکی بۆ دەم و لوتی گیسکەکە درێژ ئەکرد و کابرای تێئەگەیان کە ماستەکە گیسکەکە خواردوویەتی و ئەوە تا هەمووی بە دەم و لوتیەوەیە. بۆ خۆیشی وەکو بەرزەکی سەربانان بۆی دەرچوو. کابرایەک لەو کوردەواریە کوڕێکی هەبوو، دنیا زستان بوو، کوڕە هەر ئەچووە بەر بەفر و سەرما. باوکەکەی هەرچەند هاواری لێ ئەکرد کوڕە ڕۆڵە وەرە ژوورەوە نەخۆش ئەکەوی، کوڕا گوێی نەئەدایە. ڕۆژێک بەفرێکی زۆر باری بوو، چووە سەربانەکە بۆ بانماڵین. باوکەکەی گەلێ هاواری لێ کرد و لێی پاڕایەوە کە بێتە خوارەوە و ئەم بانە نەماڵێ، پێیوت ڕۆڵە جەرگم مەسووتێنە وەرە خوارەوە. کوڕە هیچ وەکو گوێزی بۆ بژمێرن وابوو. اینجا باوکەکە هات کوڕەکەی، کوڕێکی کۆرپەی هەبوو، هەر باوەشی کرد بە کوڕە بچکۆلەدا و بردی لەسەر بەفرەکە داینا. کوڕەکەی خۆی لە سەربانەکەەوە چاوی لێبوو، لەوێ ئاگری تێبەر بوو. بانگی کرد: ئای بابە، ئەوە ئەو کوڕە لەسەر ئەو بەفرە بۆچیدا ئەنێی؟ ئاخر نازانی نەخۆش ئەکەوێ؟ دەلای بەلای بە بۆ خاتری خوا، کزە لە جەرگمەوە پەیدا بوو. باوکەکەشی وتی: ڕۆڵە، تۆ بۆ ئەمە چۆنیت؟ منیش بۆ تۆ وامە، ئەی بۆچی هەر هاوارت لێ ئەەکەم گوێم نادەیتێ؟ لە قسەی کوردیە کە ئەڵێ جارێک یاپراخ و کفتە و بڕوێش و تورشاو بوو بە شەڕیان. کفتە بە بڕوێشی وت: بەخێر تۆش ناوی خۆت ناوە شت، نە تامێک و نە شتێک، کەچی تەشریفی شت دێتە دیوەخان. یاپراخ ڕووی کردە تورشاو وتی: ڕەنگ بێ تۆش فیزیە لە خۆت بنێی و بڵێت شتێکم، نە نانە ڕق خۆی لەبەر تا ئەگرێ، نە خەپلەی هەرزن ئەوێرێت توخنت کەوێ، نەکە لە دوای نەپێت ئەوێرێ، بەڵایەکیت کەوتویتە ئەم ناوە و سرت لە عالەم تێک داوە. تورشاویش بەوی وت: خۆ من هیچ نەبێ وام بەڕووەوە، تۆ ئەڵێی دەستە بوخچەی تازە بووکی ناشرینی چروکی، تند و تۆڵ خۆتت پێچاوەتەوە و کەس نازانێ ناوسکت چیتایە و دەستی خەڵک ئەبڕی. ئەگەر فڕوفێڵت تیا نییە و ڕاست ئەەکەی، بۆچی وا خۆتت پێچاوەتەوە؟ کاروان شیش لە گۆشەیەکەوە بوو، گوێی لێ بوو، لە ژێر لێوەوە وتی: ئەوە ئەڵێن چی؟ هەموو بەجارێ لێ هاتنە دەنگ وتیان: تو خوا دەم و فەڵقت بەرە بەولاوە، بێتامەی ئاوی خاسە پیسی کەرە. لەم هەرایە پڵاو نووسبوو خەبەری بووەوە، کۆکەیەکی بۆ کرد و بە فیزیەکەوە وتی: ئەرێ هەتیوینە، ئەو هەرایەتان لە چییە؟ ئەمانیش وتیان: قوربان ئاغا، کێ لەگەڵ تۆیەتی؟ سەید عەبدولحەکیم بۆی گێڕامەوە وتی: کابرایەک هەبوو زۆر تووڕە و کەل لە شەق بوو، تەلاقی ژنەکەی زۆر ئەدا. دوو جار تەلاقی دابوو، هاتنە لای من بۆم چاکردنەوە. هەموو جاریش پێم ئەوت: برام تەلاق مەخۆ، خراپە، پیاوێ پیاو بێ تەلاق ناخوا. ئەویش ئەیوت: قوربان، جارێکی کە ئیتر گووی وا ناخۆم. وتی زۆری پێ نەچوو، ئەوەندەم زانی. دیسان هاتەوە وتی: قوربان، تەلاقم خواردووە بۆم چاکەوە. وتم: برە، تازە چاک ناکرێتەوە و بچنە لای مەلایەکی کەچی وتی: ئاخر قوربان، چۆن بچین؟ ئێمە مشتری تۆین، چۆن ئەبێ بچینە لای یەکێکی کە؟ تا ئێستا ئەموت خۆم گوم خواردووە، ئێستا ئەڵێم باوکیشم گووی خواردووە. دە قوربان، ئەم جارەش بۆمان چاکەوە. وتم: نابێ و دەرم کردن. شێخ بابە عەلی لەبەر سەیوانی مزگەوتەکەی خۆی دەرزی ئەوتەوە بە فەقیهەکان. سەیری کرد، هەراهەرا و حەچە-حەچەیەک پەیدا بوو کە سەری بەرز کردەوە. تەماشای کرد 3 زەلام، کابرایەکیان بە سواری کەرێکەوە داوەتە پێش و بە زۆر ئەیکەن بە دەرگای مزگەوتەکەدا.
بانگی کرد ئەرێ کابراینە ئەم کەربازاڕیە چییە؟ یەکێکیان وتی قوربان ئەمە بە سواری کەر چووەتەوە بۆ ماڵەوە لەگەڵ ژنەکەیە دەمەقاڵیان بووە و تەلاقی خواردووە کە لەسەر کەرەکە نێتە خوارەوە ئێمەش وا هاتووین بۆ خزمەتت. بابە عەلی سەرێکی ڕاوەشان و فەرمووی بیبەنە لای ئەو دارتووەوە. کابرایان کێش کرد بۆ لای دارتووەکە. ئەمجا پێی وت هەر لە پشت کەرەکەوە هەڵزنێ بە دارەکەدا کە ئەو هەڵگەڕا. بە کابراکانی تری وت کەرەکەی لێ دوورخەنەوە. بە کابراکەی تریشی وت ئەمجا بە دارەکەدا وەرە خوارەوە و بچۆ بکوتەرە پاڵ ژنی خۆت تەلاقت نەکەوتووە. کابرایەک ئەچێتە ئابخانەکەی مزگەوتی بابە عەلی سەیرەکات دەرگای ئابخانەکان لەو دیوەوە هەمویان داخراون. ئەمە ئەوە ئەگەیەنێ کە هەمویان خەڵکێکی تایە. ئەچێتە بەر دەرگای ئابخانەیەکی تر کە دانەخراوە دەکۆکیە بۆ ئەوە بزانێ کێ لە ژوورەوەیە. کابرایەک لە ژوورەوە ئەبێ ئەویش لە باتی ئەوە بە قرچە ویا بە کۆکە جوابی بداتەوە. بەڕێکەوت لەو کاتەدا تڕێکی زۆر قایمی لێبەر ئەبێتەوە. کابرای دەرەوە ئەڵێ جابرا بەم تووڕەیە بۆچی جوابم ئەدەیتەوە؟ بۆچی من چیم وتووە؟ ژنێک هەبوو لە هەڵەبجە باجی زینەتی ناو بوو. لەبەر ئەوە تۆزێ جوانکەلە بوو خەڵک و خوا زۆر بە تەمای بوون. گەلێ شویشی کردبوو بەڵام کوڕ و کاڵ هەر لە لاکۆڵان و ماکۆڵانە گل و خولیان بوو بە دەوریە. باجی زینەت لەم دواییەدا مێردی کردبوو بە پیاوێک ناوی سۆفی عەزیم بوو. تۆزێ گێلۆکەش بوو. ئەم مێردەی سەرتەعازە بوو. ڕۆژێک لێ ئەپرسن ئەڵێن خاڵە عەزیم زێی زینەت گەورەیە یا بچووکە؟ ئەویش ئەڵێ باخوا برا نازانم بەڵام وە پێ ئەوە کوڕ و کاڵ فرەوە دەور و قنیاتێن و ئەچن ئەشێ فرە بچووک وێ. کابرایەکی خەڵکی توراختەپە ناوی ئەلی هەسەن بوو بۆ کاسپی ئەچێ بۆ وڵاتی ئەستەمۆڵ. ڕۆژێک لە ناو کۆڵانە کابرایەکی ئەستەمۆڵی توش ئەبێ لێ ئەپرسێ نیرەلی سەن. کابرای توراختەپەیش پێ ئەڵێ وە قوربانت وەم ئەوە وەڕیشەکەمە ئەزانی نێرم ئەیوە چییە ئەزانی ناوم ئەلیە سەنە؟ کابرایەکی گاور لە کەرکووک لەگەڵ هەتیوێکە ڕێئەکەوێ ژێر پردەکەی گیرا بوو. ئەچن لە بن دیوارێکە لە قەڵا پێک دێن. کاتێکە بەسەریەوە ئەبێ دیوارەکە ئەڕوخێ بەسەریانە و هەردووکیان ئەبن بە ژێریەوە. خەبەرە بن بۆ قەشە بەخۆی و کرێکارەوە دێنە سەریان و کرێکار دیوارەکە لا ئەبن تەماشا ئەکەن کابرای مردوویش هەر بەسەر هەتیوەکەوەیە و خەنجەر لە کێلانایە. قەشە کە چاوی پیان ئەکەوێ ئەڵێ خوا لێ خۆش بوو بەهەشتیە هێشتا نەگەیشتووەتە بەهەشت خوا غیلمانێکی بۆ ناردووە. جوولەکەیەک هەبوو لە بانە شەلەمۆی ناو بوو. تۆزێ جوانکەلە بوو. چەرچێتی ئەکرد و دوو گوێ درێژی هەبوو. هەموو جار باری ئەکردن لە شتومەک و ئەچووە دەرەوە بۆ فرۆشتنیان. جارێکیان وا ڕێکەوت کە ئەبووە بە کەلی خانە بڕۆیشتایە. ڕێگاش نائەمین بوو. کابرایەکی بەکرێگرت لەگەڵ خۆی بردی بۆ ئەوەی بیپارێزێ لە پیاوخراپ و ڕێگر کە ئەگەنە ناوەندی کەلی خان کابرا خۆی جوولەکەکە ڕوت ئەکاتەوە. هەر شتێکی پێ لێ ئەستێنێ. سوێندیشی پێ ئەخوا بە حەزرەتی موسا دەنگ نەکە. سەرەڕای ئەوە دێنێ ئەشیگێ بۆ ئەوە ئیتر بە هیچ جۆر هەر نەوێریە قسە بکە. دنیا تەمومژ و هەورە ڕۆژ بوو. کابرای جووە ئەگەڕێتەوە بۆ بانە و هەر هەناسە هەڵ ئەکێشێ ناشتوانێ قسە بکە. جا ئەیانوت هەر ڕۆژە تەمومژ و هەورە ڕۆژ بوایە ڕووی ئەکردە کەلیخان و ئەیوت بەخوا خەڵکینە ئێستا لەو کەلە پیاوگایینە. کابرایەکی بێچاو لەگەڵ چاوساغێکە بوو بە شەڕیان و چاوساغەکە کوێرەکەی گرت و نایە ژێر. هیچی بۆ نەمایەوە ئەوە نەبێ کە لە ژێرەوە دەست بەرێ گەڵ و گونی کابرای چاوساغ بگرێ و بەوە پەکی بخە. دەست لە دەست و قەوەت لەخوا دەستی برد و گەڵ و گونی کابرای بەدەستەوە هات و وەکو ئەسپەی کەوت بێتە مست
بەو جۆرە گوشی ئەمما گوشی. کابرای چاوساغ بە تەواوی بێهێز بوو. لەو کاتەدا هاوڕێیەکی کوێرە هات و بانگی کرد: ئای مامۆستا، ئەوە لە ژێرەوەی؟ ئەویش وتی: بەخوا هەرچەندە لە ژێرەوەم، بەڵام وەکو لەسەرەوە بم وایە. کۆڕێک بووین لە لای وەستا بەشیر دانیشتە بووین. هادی سائب هەبوو، ئەویش هات ویستی بێتە ژوورەوە. وەستا لوتی پیانەهێنا، ئەو هەرگوێی نەدایە. ئەمجا پێی وت مێرە ژوورەوە، هەرگوێی نەدایە و هات. پاشان وەستا هەستا دەستی نا بە سنگیە و لێیان بوو بە شەڕ لەسەر نەهاتنە ژوورەوە. هادی هەر هاتە ژوورەوە، وتی: بێ قەزابی ئەمە چییە؟ بەجارێ ناخۆشت کردووە، کەی گاڵتەوا ئەبێ. لە کۆڕەکەدا مامۆستا ڕەفیق حیلمیش هەبوو. هادی تکای بۆ یەکێک ئەکرد، لە لای ئەو مامۆستاش پێی وت: دەک مبارەک نەبێ، تۆ خۆت ئێسکت زۆر سووکە، ئەمجا نۆبەی یەکێکی ترە. لەوێشدا هادی هەرنەی خستە خۆی وتی: بێ قەزابن، ئەمە چییە هەمووتان فێری گاڵتە بوون؟ ئەحای کوڕنوو لە سولەیمانی ئیشی تایبەتی ئەوە بوو کە شەربەتی ئەفرۆشت. وەکو قسەکردنی ئەنتیکە بوو، سەر و گوێلاکیشی هەر ئەنتیکە و بەزم بوو. نێرەکەرێکی هەبوو، هەموو جار پێوە ئەچووە دەرەوە، حەکیمی بەسەرەوە ئەکرد و ئەگەیشتەوە شارباژێر باری ئەکرد لە مێوژە ڕەشکە و ئەیهێنایەوە، ئەیکرد بە شەربەت و ئەیفرۆشت کە تەواو ئەبوو بۆی دەرئەچووەوە. جێگایان نەبوو لە ماڵە، نێرەکەرەکەی لەبەر دوکانەکە ئەبەستەوە و کاوجۆی ئەکردە بەری و خۆیشی لە ناو دوکانەکە هەر شەربەتی ئەکرد. جا گۆبەند لەوەدا بوو لەگەڵ ئەم بانگی ئەکرد: شەربەت، شەربەتی سارد و شیرین. نێرەکەرەکەش لەو لاوە دەستی ئەکرد بە زەڕین. خاڵە حەماد بەمە زۆر تێک ئەچوو. ڕۆژێک هەر پەلاماری نێرەکەری دا و جامانەکەی لەسەر خۆی کردەوە و بەستی بەسەر نێرەکەرەکەوە. ڕەشمەکەشی لە ملی ئەو کردەوە و کردێ ملی خۆی و نێرەکەرەکەی بردە ناو دوکانەکە و پێیوت: دای سەگی سەگباب، ئەگەر تۆ شەربەت فرۆشی فەرم و بزانم چۆنی ئەفرۆشی. ئەمەی پێوت و خۆیشی چووە سەر کاوجۆکە. ئەمجا نێرەکەر هیچ نقەی نەئەکرد. ئەمیش بانگی کرد: دای سەگی سەگباب، شەربەت بفرۆشە، تا منیش دەست بکەم بە زەڕین، خۆشەقم برد. کابرایەک لەو بناری شارە زورە کە خێڵ ئەچێ بۆ کوێستان، لەگەڵ خێڵ ئەڕوا و ئەگاتە پێنجوێن. لەوێ ئەچێتە لای کابرایەکی بازرگان ئەڵێ: ئابرا لەو باوەشە چەمەریە 3 گەزم بۆ لێکەوە بۆکەوە. کابرا 3 گەزی بۆ لێ ئەکاتەوە و پارەکەی لێوەرئەگرێ و ئەمیش قوماشەکە ئەبا بۆ لای وەستایەکی کەوا دوور بۆی بدوورێ. پێی ئەڵێ: ئابرا هەر ئێستا بۆم بدوورێنەوە، خێڵ وەڕێوەیە، ئەچمە ناو بازار و تێموە حەق وەستایەکەت ئەدەم و با بگەموە خێڵ. کوڕە نێژی خێڵی لە دەست دەرئەکەم وە و شێخ کەریمە وەگاڵوەک پشتت ئەشتێنم. ئەمەی وت و لێیدا ڕۆیشت. 2 هەنگاو ڕۆیشت و نەڕۆیشت گەڕایەوە دواوە بە پەلە پێیوت: تو خوا برا بیژەنەوە ئاوەکەشە، ئێوە وەگۆوەنن، با دوجار نێژی نەژەنیاگەوە ئاوا کورد بووە سووە. کابرای وەستاش وتی بەسەر چاو ئەو لێیدا ڕۆیشت. کابرا دیسان گەڕاوە. وەستا وتی: برا خستومەتە ناو ئاو، هێشتا وشک نەبووەتەوە. کابرا وتی: وەو قورئانە شێخ لێی خوێندگە، ئەوە ئەچم سوورێکی تر ئەخۆم و تێموە، کەوام وە دووریاگی نەدەیوە دەسۆ 1000 خراوەت پێیەکەم. ئەمەی وت و لێیدا ڕۆیشت. زۆر دوور نەکەوتبووەوە، یەکێ لەو بەری شیوەکەوە بانگی کرد: کورە عەلا، 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 وا ئێڵ گەیشتنە قنگە لووتکەکەی شلێر بۆ وێستیاگی، بێوەڕێوە. عەلا کە گوێی لەمە بوو، گاڵۆکی هەڵەشان و بەڕاکردن چوو بە شوێن ئێڵە. پاییز کە خێڵ سەرو خوار بووەوە هاتەوە بۆ لای کابرای بەرگ دوور وتی: برا کەواکەم پێ بدەرۆ. وەستاش وتی: برا من هەر ئەو وەختە خستمە ناو ئاو چاوەڕێ بووم بیتەوە لەبەر چاوی خۆتەوە خێرا بۆت بدورم، تۆ هەر نەهاتیەوە تا دوێنێ کە چوومە سەری تەماشاکەم
هەمووی چووەتە ئاو هیچی نەماوە. ئەویش وتی چۆن برا هەرگشتی چووە ئاو. وەستا وتی ئەگەر بڕوا ناکەی وەرە با بچینە لای کابرا کە لێت کڕیوە. وتی باشە. پەلی گرت و چوونە لای کابرای بازرگان. وەستا پێی وت ئەرێ میرزە ئەو تۆپە قوماشە چەندی لێ ئەچێتە ئاو. وتی ئەو قوماشە زۆر نایابە 3 گەزی لێ ئەچێتە ئاو. ئەمجا وەستا ڕووی کردە کابرا وتی برا نەموت ئەوە 3 گەزەکەی داوە بە تۆ کە چووەتە ئاوەکە تۆ بڕوا بە قسەی پیاو ناکەی. کابرا ڕووی کردە میرزای بازرگان و وتی هەی بکەم وەقنگ دایک تۆ بۆچی 3 گەزە لە ئاوچووگەکە داوە من. وە خۆی تووڕە کرد و بەدەم سەرقاڵیەوە ڕۆیشت لە ترسی ئەوە نەوەک وەستای بەرگ دوور حەقی کەواکەی لێ بستێنێ. جا هاتبووە بۆ ماڵەوە ئەیوت بکەم وەقنگ دایک کاورای بەرگ درووەوە حەقی کەواکەم پێ نەدا. کۆڕێک بووین لە دوکان سەراکەی وەستا بەشیر ئەقۆزرایەوە. ئەمجا ئەو باسی ئەوەی بۆ کردین وتی لە زەمانی عوسمانیە خۆم زابت بووم 114 کەسم لە بەردەستا بوو. ئێمە درابووین بە حکوومەتی عوسمانی زۆڵمێکی زۆر زلمان لێکرابوو. سەربازەکانم هاتن و وتیان چارچییە. وتم ئێستا من چارتانەکەم. هێنام بەدەستی خۆم ئیستیعایەکم بۆ یەکێکیان نووسی بۆ قائیدی هەرە گەورە کە ئیستیعاکەی برد بەخوا سەگ بە حەسارێکیان پێکرد. بۆ یەکێکی تریشیانم نووسی ئەویش هەروە بە کورتی بەدەستی خۆم بۆ هەر 114 کەسەکەم نووسی هەموویان گەماڵکوش کرا. سرە هاتە سەر خۆم وتم وەڵڵا ئەبێ بۆ خۆیشم بنووسم. هێنام هەر بەدەستی خۆم بۆ خۆیشم نووسی و بردم بۆ ئۆزدەمیر. ئەویش هێنای جەمبۆریەسی کرد و هەموو سەرباز کۆبوونەوە و بە دەورە وەستان. من و ئۆزدەمیریش لە ناوەڕاستا بووین هەر بە ئۆغڵەم قسەی لەگەڵ ئەکردم. مامۆستا بەشیر لەو ڕۆژانەدا خانوویەکی بەدەستەوە بوو خەریکی دروستکردنی بوو. لەم کاتەدا کابرایەک هات کاتیش دەمەدەمی ئێوارە بوو. وتی وەرە ناوی کرێکارەکان بنووسە بۆ پارە پێدانەکەیان. وەستا لێی تووڕە بوو وتی بڕوە جارێ ئیشمان هەیە و قسەکەم. ئەمجا گەڕایەوە سەر قسەکە وتی یەکێ لە والیەکانی ئەردەڵان تاقە کوڕێکی ئەبێ ئەمرێ. والی بە هیچ جۆر سوکنایی نایە. یەکێ لە پیاو ماقوڵەکانی ڕۆژێک لە بازاڕە کابرایەکی کەرک لە شان ئەبینێ کە جامەدانەیەکی لار و پێچی ناوە بەلایەکی سەریەوە. کەرکەکەی خستووەتە سەر شانێکی گاڵۆکێکی بەدەسەوەیە. چەماوەکەی خستووەتە سەر شانەکەی تری. نانێکی لول داوە لە قۆڵی دەستیایە. چەمیلەیەک وا بە دەستەکەی تریەوە. دانی چیر ئەکاتەوە قەپاڵێک لە نانەکە ئەگرێ و قەپێکیش لە چەمیلەکە. بەم جۆرە بەناو ئەو بازارەدا ئەڕوا و شا بە گونی خۆی نازانێ. کابرای پیاو ماقوڵ ئەڵێ ئەم پیاوە بەم جۆرە ئەبەم بۆ والی ئەگەر بەمە سوکناتی نێت بە هیچ شتێکی تر سوکناتی نایە. ئەچیە بەلای کابراوە قۆڵی ئەگرێ. کابرا ڕا ئەپسکێ و لا ئەکاتەوە سەیرەکە یەکێ قۆڵی گرتووە خۆی ڕا ئەچەنێ و ئەڵێ چییە کاورایێژی مێرغەزەوی شانت لێ بڕیگمەسووە. ئەویش ئەڵێ برا هیچ نییە منیش خەڵکی ئەم شارە نیم. چاوم پێت کەوت دڵم پێت کرایەوە. ئاتوو خوا وەرە با بچین لەو ماڵە زەماوەندە بە یادی عەشرەتەوە دەستی ئەگرین. کابرا ناوی عەشرەت و زەماوەندی لێدێنن بسکەیەک لە سمێڵیەوە دێت و ئەڵێ ئادەی توخوا برا لە کوێس با بچین. شوێنی ئەکەوێ و ئەچن بۆ بارەگای والی. کە ئەچن و سەر ئەکەون والی لەو سەرەوە بەجلێکی جوانەوە لەسەر تەختێک دانیشتووە. کابرای کەرەک بەشان هەر کە چاوی پێ ئەکەوێ ئەڵێ سڵاوێک لە جوبرەئیل. ئەڵێ کوڕە گەوجە من جوبرەئیل نیم. ئەڵێ کەواسە سڵاوێک لە پێغەمەر. ئەڵێ کوڕە کابرای شێتە من پێغەمەر نیم. ئەڵێ ئەی دەوید باوەک تۆ نەخوایت و نە جوورەئیلیت و نە پێغەمبەری چی ئەکەی لەو بەرزیەوە وەک سیچکە سڵاو دانیشتگی هەیکو تامە دایکت. گاڵۆکەکەی لەدەست بەر ئەبێ و ئەمیش پەلاماری گاڵۆکەکەی ئەداتەوە و هەڵی ئەگرێتەوە
لەو کاتەدا کە گاڵۆکەکەی هەڵئەگرێتەوە ئاوێنەیەکی باڵانوما لەو سەرەوە دانرابوو کابرا خۆی لە ئاوێنەکەدا ئەبینێ وێنەیەکی سەیری دێتە پێش چاو چاوێکی لێ مۆڕ ئەکاتەوە وێنەی ناو ئاوێنەکەش کە ئەم هەر خۆیەتی ئەویش چاوێک لەم مۆڕ ئەکاتەوە کەوا ئەکا دەست ئەداتە گاڵۆکەکەی و ئەڵێ های هیزە کۆچ کرد لێ نەوارێ خۆ ئەو کابرای تاینگەرەکیە لەم غەریبیەدا سرم بداوە قەڵبەیەکە ئای کوتامە قنگ دایکت هەی ئەمە ئەڵێ و گاڵۆکێک ئەگرێتە ئاوێنەکە و ئاوێنە هاڕە ئەکاتە خوار و ئەڵێ ئاوا دایکتە گێم دەبی خۆ دەویت باوک والی لەم ئیشە ئەوەندە پێ ئەکەنێ ئەکەوێ بە گازی پشتە پاش ئەمانە والی ئەمر ئەکا کابرا دائەنیشێ و هەروە سەر ئەخاتە سەری و قسەی لەگەڵ ئەکا و لە قسەکانی بە تەواوی هەموو خەمێکی لەبیر ئەچێتەوە نان دێتە ناوەوە و فڕنی لەسەر سینی والی ئەبێ ئەڵێ ئەم فڕنیە بۆ ئەودا بنێن کابرا فڕنی بۆ دائەنێن و دەست ئەکا بە خواردنی هەر لەگەڵ کەوچێکی لێ ئەخوا گورج هەڵ ئەستێ والی ئەڵێ ئەوە بۆچی وات کرد ئەڵێ قوروان فرەخز و سافە ئەترسم گورج لە خوارەوە دەرچێ والی ئەوەندەی تر پێ ئەکەنێ پاشان لێ ئەپرسێ ئەمە چی بوو خواردت ئەڵێ قوروان باوکم گجارێ هاتگەسە شار کە ئەها تۆ ئەیوت مزگەوتی جامعە و حەمام فرەخۆشن ئەمە یا مزگەوتی جامعەس یا حەمامە پاش ئەوە کە والی بە تەواوی سەبووری پێدێ خەڵاتی ئەکا و بەرەڵای ئەکا محەممەدی مەلاکەریم چەند قسەیەکی نرد بۆ ڕشتە لەوانەدا گێڕایەوە وتی ڕۆژێک ژنێکی شاتری کوڕێکی مناڵی هەبوو نەخۆش بوو ئەچێتە لای شێخ حەسەنی قەیتول نوشتەیەکی بۆ بکە کە ئەچێ لەو کاتەدا شێخ هێلکەوڕۆنی لە بەردەما ئەبێ ئەیخوا هێلکەوڕۆنەکەش نیمڕۆ ئەبێ زەردێنەکەی بڵاو ئەبێتەوە بەسەریا شێخ لە ژنەکە ئەپرسێ کە کوڕەکە چیەتی ئەڵێ قوربان بێعەدەبی نەوێ کە دائەنیشێ دانیشتنەکەی لەوەی بەردەمی شێخ فرە زەرتر و تەرترە ئەوە هاتگم بەڵکو و شێخ دەم و نەفەسێکی بۆ بخاتە کار شێخ سیر ئەکا ئەم ژنە قسەی خۆی پێوت وتی چارێکی نەکەم کەڵک ناگرێ هێنای قاقەزێکی وەکو نوشتە بۆ پێچایەوە و دایە وتی بچۆ ئەمە بگرە مۆم و بیلکێنە بە دەرگای قنگی کوڕەکەتە بە هیممەتی پیران چاک ئەبێتەوە ژنەکەش ئەچێ وەکو شێخ ئەفەرمیێوە ئەکا پاش چەند ڕۆژێک ئەچێتەوە بۆ خزمەت شێخ لێ ئەپرسێ ها دایکم کوڕەکەت چۆنە ئەڵێ قوربان خوا هەر بوو تێڵێ بۆمان لەو ڕۆژەوە دەم و نەفەسەکەی تۆم بڕیگەسە قنیە تکە تکە نەوێدا نانیشێ شێخ ئیتر هیچی پێ ناوترێ فەقێک لەو وڵاتی لاجانە دڵی بە کچێکی دراوسەی حوجرەوە ئەبێ فەقێکە تەسریفی زەنجانی ئەخوێنێ کە دەوری ئەکاتەوە لەسەر بانەکە هەموو جار ئەڵێ ئەعشوشە بوو یەسوشە بوو ئەعشیابن ئەمە دەوری فەقیانی تەسریفی زەنجانیە شەوێک فەقێ بۆی ڕێ ئەکەوێ لەبەر ئەوە کە لەگەڵ کچەکەدا دڵیان پێکەوە بوو کچە هەڵ ئەگرێ و ئەڕوا بەیانی کە باوکی پێ ئەزانێ ئەڵێ من هەر ئەبوا زوو بمزانایە ئەو باوە حیزە هەموو جار لەسەر بانەکە دەگەڕا و ئەیوت ئیمشەو شەونە هەتا بۆی ڕێکەوت ئیمشەو کردی بە پەلیا و بردی لەو کوێستانە مەلایەک بەلای خێڵێکی ڕەش و بۆریدا تێئەپەڕێ برسی ئەبێ ئەیەوێ لابدانانێک بخوا سەیرەکە زەماوەند و هەراو هەڵپەڕکێیە کچ و کوڕ دەستیان گرتووە قوولەیە نان ئەخوا و پاشان لە کوێخاکە ئەپرسێ ئاخۆ ئەم کچە مارە کراوە کوێخاش ئەڵێ مەلا بیوڕۆ کەنیشکی خۆمانە و بۆ کوڕی خۆمانی تێرین مارەی نەگەرەکە نازانم تۆ گوخۆری کوێیت و لە کوێوە هاتگی نانی خۆتت خواردگە و هەڵسە بچوەوە ڕێ خۆتوە لەم شایەدا خوێن مەگێڕە پاشان بە هەر زمانێک ئەبێ مەلا ئیشێکی وا ئەکا مارەی کچەکە ئەبڕێ لە کوڕەکە
ڕەشەی خەجەلاو هەبوو لە سولەیمانی مریشکێکیان ئەبێ ڕۆژێک مریشکەکە هێلکەیەک ئەکاو ئیتر هەر ئەیکا لە گارەگار تا چەند ڕۆژ نایبڕێتەوە. ڕەشە بە تەواوی پەست ئەبێ هەڵ ئەستێ هێلکەکە دێنێ ئەی خاتە پریاسکەیەکەوە ئەی کاتە ملی مریشکەکە و ئەڵێ دەبڕۆ سەگی سەگباب ئەوە خۆت و ئەوە هێلکەت خۆ تۆ بۆ ئەم هێلکەیە مێشتی ئەو عالەمەت برد گوم کردە خۆت و هێلکەکەت. لە قسەکانی شێخ حوسێنی قەرەداغی ئەم شێخ حوسێنە پیاوێکی ئەستوری ورگزلی قەویلە بوو. گی پەرەی ملی لەبەر شاخی باوەشێک بوو لەبەر ناوشانی پانی کورتە باڵا ئەهاتە بەرچاو. دەنگی ناسک و قسەی بەتام بوو. برایەکی هەبوو ئیبراهیمی ناو بوو ئەو باڵا ئەرعەرێکی تۆزیە ناو قەوباریکی لەبەر بەرزیەکەی هیچ ئەستوری پێوە دیار نەبوو. ڕۆژێک لە شێخ حوسێن ئەپرسن بۆچی براهیمی برات لە تۆ لاو چاکتر و ڕێک و پێکترە؟ ئەویش کوت و پڕ ئەڵێ ئاخر ئەو چوار پڕکراوە چوار. لە ڕاستیدا برایم چوارەمین سکە. هەر لەم کاتەدا شێخ حوسێن کچێکی ئەبێ ئاواز جوانکەڵەی ژیکەڵەی دەم بە پێکەنینی ڕێک و پێک و نووسکە ئەبێ. لێی ئەپرسن ئەی کچی تۆ بۆچی ئەوەندە جوان و ڕێکە؟ شێخ مستەفای باوکی شێخ حوسێنیش لە کۆڕەکەدا ئەبێ و گوێی لە هەموو ئەم حەکایەتانە ئەبێ. ئەویش کوت و پڕ ئەڵێ ئاخر ئەو زووتر پڕاوەی خۆی کردووە. هەر لەو کۆڕەدا کە دوو باب پێکەوە ئەبن و ڕاوەستاون برایم بە شێخ حوسێن ئەڵێ کاکە تۆ ئەزانی من لە تۆ درێژترم؟ ئەمیش ئەڵێ کوڕە تۆ نابێ قسەی پیاوانە بکەی تۆ نازانی من لە باوکی تۆش درێژترم. لە ڕاستیدا باوکیان لە هەردووکیان کورتتر ئەبێ. شێخ حوسێن بابی لێت و ڕەئەبێ پێ ئەڵێ هەستە لاچۆ و لە بەرچاوم ئەڵێی ورچی. ئەویش پێ ئەڵێ جا بۆ چ بە من ئەڵێ بەو کەسە بڵێ کە دروستی کردوم. باوکی ئیتر پێ ئەکەنێ و خاو ئەبێتەوە.